بێگومان تەوەری دۆمان ئامادەیە کە تەوەری دۆمان وەکو پێشتر ئاماژەمان پێکرد تەوەرێکی تەندروستی و باز لە سیستەمی بەرگری جەستە دەکەین تاکێک چۆن بتوانێت پارێزگاری لە سیستەمی بەرگری جەستەی بکە ئەو خۆراکانە چین کە پێویستە بەکاریان بێنێ بۆی سیستەمی بەرگری جەستە بەرەو لاوازبوون نەچێ بۆ مەبەستە ئێمە میوانداری پرۆفیسۆر دکتۆر هیشام بایەزیدمان کردووە کە ڕاوێژکاری نەخۆشیەکانی سیستەمی بەرگری جەستە و نەخۆشیە گوازراوەکانە لە کۆلێژی زانکۆی زاخۆ. دکتۆر سڵاوت لێ بێ بەیانیت باش دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم سیستەمی بەرگری جەستە چییە و ئەو ئەندامانە چین کە لە سیستەمی بەرگری جەستەدا پێکهاتوون؟ بەێ بەیانی باش و زۆر سوپاس. سیستەمی بەرگری سیستەمێکی زۆر گرنگە بۆ پارێزتنە ژیانی هەر کەسێکی بتن. ئەف سیستەمی هەنەیە چێکەیەش ژگەلێک ئەندامە نافلەشێ مرۆڤیدا و هەر بەردەوام ئەف سیستەمی هەنێ یه کارە پشولە کو ڕۆژانە و هەر وەختێکی بتن کو ڤیلەشی بپارێزتن دژی هەمی نەخۆشیەکانی میکرۆبی، نەخۆشیەکانی پەنجەشێر، نەخۆشیەکانی حەساسی پێویستە ئەف سیستەمی هەنێ لایە هەر کەسێکێڤە هەر بەردەوام بێتە توندکردن دا ئامادە بتن ئەگەر هەر تشتێکی هەر نەخۆشیێکی هەبتن دا بشێت بەرگریە وی کەسی بکرد و ژیانەوەی سەقلەبیەوەی بپارێزتن. چۆن بزانین سیستەمی بەرگری جەستەمان بەهێزە یان لاوازە؟ بەێ ئەو کەسێ ساخلام بتن چ ئێش و مائێش نەبتن ئەوە کو نیشانەکە کو سیستەمێویە بەرگریە تەمامەویە درستە و پێویستە هەر نابینە هەر چەندێکی هەر کەسێکی هەندێک فەحسێت هەین هەندێک ئەویدێت هەینێ کو بزانێتن کە مەثەلاً ڤیتامین دیە، زینکە، ئاسنە ئەف تشتێت هەنێ کارێژاوی یا درستە و یا تەمامە نافلەشەویدا. هەر کەسێکی ئینسانێکی ساخلام بتن ڕۆژانە کارێ خویە درست بکەتن چی نیشانێت ئێشێ لێ نەبتن ئەوە دیارە کو سیستەمێوی یا سەقلەمی یە درستە تایبەت ئەگەر وی سیستەمی بەردەوام بپارێزێت پرێکا خواردنێت ساخلام و خواردنێت تەمام و وەرزش بکەتن و نوستنەکە درست هەبتن. دکتۆر با باز لە خۆراک بکەین ئەو خۆراکانە چین کە پێویستە کەسێک ڕۆژانە بەکاری بهێنێ بۆی سیستەمی بەرگری لەشی بەهێز بێت؟ هەموو خۆراکانی مەوجود هەموو ئەو خۆراکان سوودمەندی هەیە فەیدەی هەیە هەر تشتێکی هەبتن خودی چێکری و ئەم بخۆین سوودمەندی هەیە گوشتی سوودمەندی و مفا هەیە کەسکاتی مفا هەیە فێقی مفا هەیە هەمێ تشتی هەیە بەس دوێت هەر کەسێکی ڕۆژانە بزانێت کە چەند بشێت شوی خۆراکی وەربگرتن یعنی وەزنێکی محدد بتن و شێوەکی تەوازن هەبتن ناوبەینا کو سوودمەندی وی بتن چکو خواردنا زێدە دەلالەتە کو تو دێ بەرگریە خو و تو دێ سەخلەمیە خو تێک بی. دکتۆر هەندێک جار گوێبیسێ و قسێ دەبین کە خواردنی باش و خۆمیتر نازان بۆچی بەرگری جەستەم لاوازە. خواردنی باش چییە؟ بڕێکی زۆرە لە خواردن یان هەندێک خواردنی دیاریکراوی تەندروستە و هەروە دەمەوێت بزانم خواردنە تەندروستەکان چینکە بۆ بەرگری جەستەی ئێمە بەسوودە. خواردنا باش بۆ سیستەمی بەرگریە توبتون بکیت خواردنەکی متوازن بتن یعنی چه خواردنا تو بخۆی دە هەر بەرگریە سیستەمێتە پێز کردن بەلە هەندێک خواردن جیێوازنش هەندێک خواردنا و هەندێک خواردن جوورێکی ڤیتامیناتە تێدەنە ئەو جوورێت ڤیتامیناتە زۆر مفانە و دوێن بۆ ڕۆژێ کارانەیە سیستەمی بەرگری مثلا بۆ نمونە ئاسن زۆر مفایە زنگ زۆر مفایە ڤیتامین سی زۆر مفایە ڤیتامین دی زۆر مفایە. کاتانە لە چی خواردنێکدا بوونیان هەیە دەمەوێت هەندێک نابی هەندێک خواردنم پێ بڵێ هەندێک خواردنەوەم پێ بڵیت کە یارمەتی دەرە بۆ ئەوەی بەرگری جەستەمان بەهێز بێت. ئەو تمینێتن سەر وی عنصرێتە ببێت سیستەمێتە یە بەرگری پێز بکەتن مثلا بۆ نمونە ئاسن یەت گوشتێ سووردا مەوجودە گوشتێ سوور زۆر مفایە بەس نابێتن گوشتێ سوور و ڕۆژانە وەربگری و زێدەی چاوریت نافخویناتەدا زێدە بکەتن مثلا ڤیتامین دی دوێتن مەتاڤ دوێتن تاڤل vêdirkê em xelkê me yê Kurdistanê hemî kêm vîtamîn D çikû em xwe gelek nadîne ber tavê tava me gelek bi tund diye. Fe ew xwarinê vîtamîn D tê de ew xwarin gelekî kêm in
لورا او كسيت مثلا فيتامين لا يوان كيما دفيت سبليمنت ور بقرن حب ور بقرن قطره ور قرن دو فيتامين دي زياده بكن هندك جوري دي هنا يعني يد ضرورينا بو سيستم برجري او كيمات يوانا ام كيم نابينين الا نكوان كسابن او كسيت نخوشيت دوم دريج هاي نخوشيت پنجشيري هاي نخوشيت شكري هاي اوه تاني بخو سيستم وان يبرجري لوازا انت چه خارنا بویتن تو سحکیه بتایبت نو که های هر ایک شوانا کو سودمندی های و سیستم برگیری پشیوازه کی آن یادی برهزت کرد فامنش بجین اف خارنه باشتر جوی خارنه چون کتمینتن سر او کسی که بویت کده چه خارده خودتن و همی خارن سودمنده بله هنده قارن زیادتر نوع فیتامینات جوری دی یتده فلستزور درجه يعني امنشين في الاستحاميه دوباره بكين دکتۆر باس لەوە دەکرێت کە چاورێت تەندروستیەکان پێویستە لە جەستێکدا هەبن و سیستەمی بەرگری جەستە بەهێز دەکات ئەو چاورێت تەندروستیانە چین دەتوانیت ئاماژەی پێ بدەیت؟ چاوری تەندروستی چاوری زۆر مهمە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری داتا سیستەمێکی بەهێز هەبێت و تو بشی کو وی مفایج وی سیستەمی بەرگری وەرگری و کو دژاتیا بەکتریای بکی دژاتیا وان ایشان بکی و دجاتیا کو پنجشیری بکی فچاوری بريجه کی درست بتن و تمام بتن کو سیستم برگری دب قوت کتب هیس کتن چاورێت تەندروستیەکان لە چیەوە بەدەستدێن بۆ جەستەیەکی تەواو؟ بله چاوری تەندروستەکان يعني هەمی جورێت خواردنێت تەهەبتن تو شی وی فەیدەی جێبکی وی مفای جێبکی چاوری يعني قصداتا چی نوع خواردنیه آن زۆر جار لە زەیتی زەیتون کە بەکاری دێنی دەڵێن چاورێکی تەندروستە یاخود تمام او مونوسكرايد بولي مونوسكرايد او جوري جوري وكي جناب تاغوتي زيت الزيتون اوانا مفايد زور عنها بينما او زيتي ام بخارني بكارتينين او بوليس ساتوريتد او زور زيانه قحت سيستمي برگری تمام ایک شوانه زیت الزیتونه اوه هنه نوع کی مونی پولوسکرایتا زور مفایا مروفت شیتن سیستم برگری بهز بکتن حبة البركة ياخذ رشكا دەمەوێت زیاتر جەخت لەسەر ئەم خواردنە بکەینەوە کە پێغەمبەرمان دردوخای لەسەر بە ئەویش ئاماژەی پێکردووە کە دەواء لكل داء إلا الموت واتە چارەسەری هەموو نەخۆشیەکە جگە لە مردن دەمەوێت زیاتر باس لە سوودەکانی ڕشکە بکەیت بۆ سوودەکانی تەندروستی جەستەی ئێمە و بەهێزکردنی بەرگری جەستەی ئێمە بەتایبەتی بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو شەکرە و فشاری خوێن و چەندین نەخۆشی دیکە. بله اوه ایک شوان خورنانه يعني هاتي بلاف كرين وقالك توجينا ويتسر هاتي نكرين كو مفايكي درست دتا تندرستي بتايبات دتا سيستم برگري وقالك ايشا مروفيت بارزتن بتايبات جورة حساسية سنجي وجورة التهاباتا اوه هنه هاتي نسوت من كرين دوي حبة البركة آن عمد بجنه بكردي رشرش که قالك توجينا هاتي بحث كري بله كتشت الدوكيومنت صديصات لسر مثلا نهاتينا كا بالضبط كا اول كيري سود مندن يعني الكيري سود مندن اما شين بيجن حبك البركه تمام او ايك شوان خورنا كو يتهاتي ديار كرن كو مفايه كو سيستم برگري دتن بتايبات بيس كرنا سيستم حناسي دجي التهابات ودجي كحكي ودجي حساسيه ودجي ربوه کێشێکی تەندروست تا چەند گرنگە بۆ سیستەمی بەرگری جەستە پێویستە ڕۆژانە تاک چۆن ئاگداری جەستە و کێشی خۆی بێت و بڕی چەند وەرزش بکات. سیستەمی بەرگری وەکی ئەگە تو بچی جەنگەکە تا چەک نەبتن ئەف سیستەمی هەنەیە بەرگری چەکت دەبێتن و چەکێوی ئەوە تو بەهێز بکی ئەگە تو بچی تا سیستەمی بەرگری زەعیف هەبت لاواز هەبت تو نەشی تو ژیانە خۆ بپارێزی دژی وی پزاران اف میکروب الدورمان دوریت مهین آن اف روجانه کوب صدان شانت نافلش مده ادبتا پنجشیر و نافلش مدد گرتن اوه اگر با پیسکرنا سیستم برگریه پیسکرنا سیستم برگری یعنی تو سیستم خود تو ساخلامی خود بپارزی دژی وان میکروبا و دژی کوجبکی نخوشیا بتایبت دژی پنجشیره لورا امد بینین او کس او رجا پنجشیره الدان عمره
زێدەترت بێت ژبەرچێک و گەلدان عمریە سیستمی مایە بەرگری نامینێتە پێز لاواز دەبێتەنش بەر هەندێک و ئەم دەبینین کۆ ڕێژە وان پەنجە شێرە ئەلدان عمریە زێدەتر بێتش ئەش عمرێ گەنجیە. دکتۆر لە بەرامبەردا باس لە هەندێک خواردن و خواردنەوە دەکرێت کە دەبێتە هۆکارێک بۆ لاوازکردنی بەرگری جەستەی ئێمە ئیتر ئەزانین پاییز و زستان وەرزی پەتاکانە و یەک دنیا پەتا ڕووماتیەکات و هەر ڕۆژیەکی هەڵامەتێتی و تووشی حساسیەتی قوڕک دەبێت. دەمەوێت بزانم لە چ خواردنێک دوور بکەینەوە گونجاوە لە مۆرزەیە بۆی بەرگری جەستەمان دانەبەزێت و زیاتر بایەق بە خواردنی چ جۆرە خواردنێک بدەین. هەندێک جار باس لە خواردنەوەی چای سەوز دەکرێت، باس لە خواردنی زەنجەبیل و ئاوی لیمۆ دەکرێت. دەمەوێت زانیاری زیاترمان سەبارەت بەم بابەتە پێ بڵێ. بەێ ئەمانە ئەوێتە گوتی هەموو مفانە سوودمەندن بۆ سیستمی بەرگری کو شێوەکی جێواز جوورێکی فیتامین سی زێدەتکردن هەندێک گەنجای دیەت پێویست بۆ سیستمی بەرگری پێزت کرد. بەێ سیستمی بەرگری تێتە لاوازکردن ئەگەر تو گەلک چاوریە وەرگری، ئەگەر تو گەلک شەکرێ وەرگری، ئەگەر تو گەلکی نەوعکی کاربۆهیدراتە وەرگری، ئەوێت هەنێ هەممی کۆمت بنێت لە شێمرووی دەتبنە جوورێکی جەوریە خراپ ئان ڕێژە ئینسولینی زێدەتکردنت ناف لە شێمروویدا الفێدرکێ ئەوێت هەنێ هەممی ئان ئینسولی شولە ئینسولینی لاوازتکردن الفێدرکێدا فئەوێت هەنێ هەممی سیستمی بەرگری لاوازتکردن فەف خواردنێت هەنێ وەکی شەکرە وەکی چاورە مثلا وەکی مگوتی زەیتە ئەف دهنێت مشەبعان ئەوێت هەنێ هەممی ناهێلن سیستمی بەرگری شێوەکی درست شولێ خوب بکردن. بينما مثلا او خورن ديت تاغوتين مثلا زنجبيله تشوكسكا افيت هني افا حمي حبه البركه افت حمي كو سيستم برگري بيزت دکتۆر باس لە هەندێک نەخۆشی دەکرێت کە دەبێتە هۆکاری ئەوەی بەرگری جەستەدا ببەزێت. ئەمە لە ماوەکانی ڕابردوودا ئەزمموی کۆرۆنامان کرد هەندێک جار دەوترێت ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا بوون تیاسش بەرگری جەستیان وەکو خۆی لە نەهاتۆتەوە، ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە، ئەو کەسانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە، نەخۆشی فشاری خوێنیان هەیە، باس لەوە دەکرێت کە ئەگەری دابەزینی بەرگری جەستیان زیاترە بەراورد بە کەسێکی ئاسایی. دەمەوێت سەرنجی تۆ سەبارەت بەم بابەتە بزانم. بەێ بابەتی کۆرۆنا بابەتێکی زۆر گرنگە و زۆر بەرفرها و حتەنوکە بەردەوامە. کۆرۆنا ئێک شوان ڤایرۆسێت بتوندە وەختی بێتت ناف لە شێمروویدا سیستمی بەرگری گەلک لاوازت کردن و ئێکش ئەگەرێت مرنا تایبەت ئەوێت گەنجا پشتی تووشی کۆرۆنا ڤایرۆس بی کو سیستمی وانیە بەرگری زۆر بەهێز دژی ئەف ڤایرۆسات کرد و بەرهندێک و ئەف ڕێژا مرنێت نەڤان گەنجادا زیێدەت بتن. حتەنوکە توژینەوە بەردەوامن کووا دیارە و کۆرۆنا کارتەکردێکە زێدەل سەر سیستمیە بەرگری جیهانی هەمیە کردە و بتن ساڵێت بێدەن ئەم توژی هەندێک نەخۆشیە بین ئەف نەخۆشیێت پێش نوکە گەلک بەلاوە نەببن. هەروەساوەکی تەگوتی ئێشە شەکری و ئێشە پەنجە شێری تایبەت ئێشە شەکرێ شوان ئێشانە ئەوێت خوانێت بەرپرسێت پێسکردنا سیستمیە بەرگری تێکت بنن مثلا 20 سێڵە 30 سێڵە ئەوێت هەنێ ئیشێتوانە شولێتوانە درستی نابتن پێز نابتنش بەر هەندی ئەمێت بینی سیستمی بەرگری تایبەت الوان نەخۆشێت شەکری هەی گەلکی بێهێزە یان لاوازە. هەروەسا بۆ کەسێت شیرپەنجە هەین ئەف کەسێت شێرپەنجە هەین ئەوێت هەنێ دەرمانێت کیمیاوی وەرگرن ئەف دەرمانێت کیمیاوی ئەف شانێت بەرپرسێن پێسکردنا سیستمی بەرگری تایبەت 30 سێڵە 20 سێڵە ئەوان شانات کوژتن فلورا کو سیستمی مایه برگری دوان حالت لاوازت بت دوید هم بهز بکین تایبت الوان کسیت اوید ایشا شکری هین وان اوید درمانی تخون وکو کو توجی پنجه شیری بین. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر هیشام بایەزید ڕاوێژکاری نەخۆشیەکانی سیستمی بەرگری لەش و نەخۆشیە گواستراوەکان لە کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ. سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی دکتۆر. زۆر سپاس.